مفتوني توم شێوەتم بیر کەوتەوە وەختی بەندی و ئەزارت لێ بە بەند و کۆتەوە ئەی وەتەن مەفتونی تۆم شێوەتم بیر کەوتەوە وەختی بەندی و ئەزارت لێ بە بەند و کۆتەوە لێ بە بەند و کۆتەوە من لە زیکر و فکری تۆ غافڵ نەبووم وا تێنەگەی حەبس و تێ هەڵدان و زیلەت تۆی لە بیر بردۆتەوە بەو خوایەی بێ شەریک و لامەکان و واحیدە عەشقی تۆ جۆرێ لە دڵما ئاگیری کردۆتەوە ئاگیرێکی وا هەزار ساڵ ئاوی بڕژێنێتە سەر قەد ڕووگڵپە و بڵێسەی تا ئەبەد ناکوژێتەوە تا ئەبەد ناکوژێتەوە باسی مەحزونی و کەساسی خۆت نەکەیت و خواوەتەن چونکە بەو باس و برینە زامەکەم مەکولێتەوە ماتەمینی تابەکەی دەی پێ بکەنە و سەر هەڵبڕا مفتەخیر بە شۆهرەتت وا عالەمی گرتۆتەوە ئەی وەتەن مەفتونی تۆم شێوەتم بیر کەوتەوە وەختی بەندی ئەی وەتەن مەفتونی تۆم شێوەتم بیر کەوتەوە وەختی بەندی و ئەسارەت پێ بە بەند و کۆتەوە من لە زیکر و فکری تۆ غافڵ نەبووم وا تێنەگەی حەبس و تێ هەڵدان و زیلەت تۆی لە بیر بردۆتەوە ئەی وەتەن مەفتونی تۆ ئەی وەتەن مەفتونی تۆ